بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان خوشويستان قتابياني خوشويست سلام ورحمتي خواهي قورتان نسربي خوش عالم بخزمة ديوي برز دقموا لا شرح ديك دانوي كتابي المختصر في علوم القرآن الكريم إيزاناي برزو ريزدار دكتور غانم قدوري الحمد بخزمة ايوي برز دقينه لا زنجيريك بابت سبارد بزانستكاني قرآني بيروس استا دقينا وانيشتر لا بابت قرنقكاني زانستكاني قرآني بيروس اوش بريتيلا قصص القرآن الكريم تيروكو بسرهاتكاني قرآني بيروس بزانين ما بس لا تيروكو بسراتكاني قرآني بيروسيا وتايبن منديكاني تيا وسود قازان زكي تيا سرتا وشي قصاص لقرآني بيروس خواهي سبحانه وتعالى أو شي بكارينا وقصة قصاص وكو خواهي ورد فرمي سبحانه وتعالى إن هذا لهو القصص الحق يعني لتندين آياتي تر خواهي ورد باسي كدو وشي قصاص جمعة مفردكي قصة وشي قصة لزمانواني دا يكم دار بابتي يكم المراد بقصص القرآن وأنواعه أو بابتي يكم كباسي لودكي لا برصة عفدية واتم بزل وشي قصص تيا لا بتايبد لا برين ليك دانو معناي زمانواني لا قرآني بيدوز دا بس معناها كاتيا وشي قصة لقصة وهاتوا قص وشي قص معنايتيا تتبع الشيء بمعنايتي تتبع الشيء واتا بدوادات كردن لبوشتك بدوادات كردن لبوشتك يعني شوين بي هالقرتن ورويشتن بدواي شتك كواتا ليردا يعني قصة وشي قصة معنايتيا بدواي داتون كردن يعني كسك ليكورينيوي بابتك بكا بوردي تمشايشتك بكا يعني باش أو بمعنى قصة دي وكو خواهي سبحانه وتعالى التي يروكو بسرهاتي موسى بيغمبر صلاة وسلام خواهي لسربي كاتي كدايشي موسى بيغمبر بأمر فرماني خوا موسى بيغمبر ملوت كي خوي زقرقوش كي خوي دخاتنا وتابوتك بآوكي دادا عند لدواي دبخوش كي موسى دلي قصيه امر داوا دكا دايشي موسى دليت خوشككي موسى ككتوليشي بارتلا بو او وقتي وتي تيجا كتكي خو قصيه برو بدواي دابرو يعني تاوديري بكا بوردي تمشابكا بزانا او تابوتا بروتشين درواتن هلوكو دلي قصصت الشيء اذا تتبعت اثره شيئا بعد شيء كسك بدوا داسون ليكولينيو لو اشتك بكا ورده شيئا بعد شيء طبيعتي تيروتش جواه كابرا دي بصراتك دجيرتوا احتمال او بصرهاتا صد صالة يعني صد صال او تيرو كما وكي بصر روداو كاون دي يال بسطها كس تندين كس بجداري لو قصة تيرو كي كرديا تندين شويل او كس او تيروكا تندين شويني تيدا رودا وكي تيدا بصر هاتوا او كسكاتك باسي بابتك دكا ورده بابتك بازك حلقة زنزيرة لويا يعني تتبع الشيء بعد شيء واتشتكي يقلد بدوايق دادي هلوكو كلمة قصة بمعنى الخبر دي يعني يكم قلت من بمعنى تتبع الشيء او ميم اقات النبي دوام كلمة القصة يعني الخبر والجمع القصص جمعي وشيء قصة قصصة وقصص بمعنى الخبر المقصوص واتا او هوالي بتر
بر بش بيت دقاتن لو وضع موضع المصدر كواتا وشيء قصص وكو مصدرك هاتيا اخيري بويته وشيء واكوا بمعنى قصص وقصة اتوا قصص القرآن كأمدرين قصة ما بس مالينا تيروكو بسرات كان يختايبت بقرآن بيروزا قصص القرآن ما بس ما بيتيا أخباره عن أحوال الأمم الماضية أو بينا سكيتي أغاتن ليبي أغر قطبان قصص القرآن ما بس بيتيا أو بينا سكيتي أخباره عن أحوال الأمم الماضية واتا هوالداني قرآني بيروزا خبرداني قرآني بيروزا ببصرهات رداو بارودوخكاني أمتكاني بيشو والنبوات السابقة وأو بيغمبراني بيشو صلاة وسلام إخوان لصر به تيام بصرهات قالوا قومكي تون والله ميان دانوا حالو بارودوخيان بتقيش خواهي قرأ وكو تيروك بومان بازدكا والحوادث الواقعة يعني أو رداواني كوا رداوي ميجوي كبصر خلقانك داتوا خواهي قرأ سبحانه وتعالى لقرآني بيروز بوماني باس كدوا كوات أوتن أقل ليبي أقر قوت ما بيناسي قصص القرآن تيا دري أخباره عن أحوال الأمم الماضية والنبوات السابقة والحوادث الواقعة أو أن ده بيناسي كيتي عند قرآني بيروز يعني بانتاية زور فراواني قرتوتوا لدرباري باسكدني تيروك بصرهاتا كان بشيوازو بابتي دياديا باش بدر برينو دستواجي دياديا خواهي قول سبحانه وتعالى باسي زوراني شي قالك زور باسي تيروك بصرهاتا كاني وكو تيروك بصرهاتي دروز بوني خلق كردني باوك آدم وبيوا پیغمبر كان بقشتيو أمتا كانيان يواروها بشيشي قرآني بيروس خواهي قول باسي سيرو بصرهاتي پیغمبری خومان محمد المصطفى صلى الله عليه وسلم بشق لجيان نامي پیغمبری خوا صلى الله عليه وسلم لقرآني بيروس خواهي قول باسي كردوها هر وكو قرآني بيروس باسي هندك تيروكو بصرهاتي خلقاني چي كرديا كأوانا پیغمبر نين لك سخرافة كان وكو فرعون وكو قارون وكو هامان او كساني كوالا درزن نمرود اوانيك خواهي قول باسي كردون وهروها هر وكو خواهي قول باسي هندك كساني باشي كردينا كهب وباشا بوا هو كساني برين ناو داربونا وكو ذو القرنين وكو ذو القرنين وكو خواهي قول باسي قومي بياو كسكان خواهي قول باسي او كسكا لصورة ياسين بازكا برجلا خواهي قول ناوي هناوا يعني او بياوي بهاواري موسى پیغمبر دي خواهي قول باسي او بصر هاتاني كرديو عند شوازكاني دربريني قصة لقرآني بيروز هندك زاد بشواز حوارة قفتقوه لنيوان دوكس وكتيروتي أصحاب الجنتين لصورة كهف خواهي قول كبازكا حوار قفتقوه لنيوان دوكس يكيشيان خاوني دو باخا خواهي قول نعمتك زوري لقل كردوا اوی تریان کسێکی هەژار و فەقیرە بەڵام ئیماندار و بڕوای بەخوای گەورەیە گفتوگۆ لەگەڵ یەکتر دەکەن ئەو کەسە ئیماندارە هەولی ئەوە دەکە ئەو کەسە بێباوەڕە کە خوا نیعمەتێکی زۆری لەگەڵ کردیە لەوەی کەوا بهێنێتە قەناعەت و ئیمان بیکاتە کەسێکی باوەڕدار هەندێک جار چیرۆکەکانی قورئان بە شێوازی حکایەیە یعنی خوای گەورە سوبحانەه وتعالە بە شێوازی تشيروك يعني ببي قفتو لنيوان روداوك بي خواهي قول سبحانه وتعالى باسي او تشيروك كمان لو دكاتن وكو جيرانويك وكو قصيك حلقة بحلقة ورد سبت خواهي قول لو من بازكا وكو تشيروك خلقي آدم وكو تشيروك كاني موسى بيغمبر وكو باسي إبراهيم بيغمبر صلاة والسلام خواهي لصر ببشي هر الزوري بوشي وازي هندك زاريج بشي وازي سرد معنيتيا يعني لأول رداوكا تكوتاي خواهي يقول ورده باسي رداوكا دكات قرآني بيروس رداوي شي زور لو رداواني كوا لا بصرهاتو تيروكا كاني بيشو كروي داوا خواهي يقول باسي كردوا
خوای گەورە لە قورئانی پیرۆز باسی مێژووی ئومەتەکانی پێشوو کردیە هەروەکو خوای گەورە لە قورئانی پیرۆز لە ناو چیرۆکەکاندا باسی شوێنەکانی کردووە باسی ئاسەوار و شوێنەواری قەومەکانی کردیا ئەوانەی کەسانی خراپ بوون ئەوانەی کە کەسانی باش بوونە واروەها خوای گەورە سوبحانه وتەعالە زۆر بەوردی باسی شوێنەواری ئەو کەسانە دەکا کە کەسانی خراپ بوون عاقبەت و دوا ڕۆژیان بە چ گەیشت و ئەوانەی پیاوی چاک و باش بوون شوێنەواریان چۆن خوای گەورە پشتیوانی کردن لە پێغەمبەران لە کەسانی ساڵحین و پیاو چاکان خوای گەورە سوبحانه وتەعالە طبعا خوای گەورە سوبحانه وتەعالە لە قورئانی پیرۆز کە باسی چیرۆکەکانی قورئان دەکا خوای گەورە سوبحانه وتەعالە بە ئەحسن القەصەص ناوی دەبا خوای گەورە دەفەرمێ نحن نقص عليك أحسن القصص أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە باسی چیرۆکەکانی قورئان یان لێرە گەر تایبەت بی بە سەرهاتی یوسف پێغەمبەر کە لە سوورەتی یوسف ئەو ئاەتە خوای گەورە لە سەرەتایەکەی باسی کردووە بە باشترین شێوە باست لۆ دەکەیت یعنی بەبێ ئەوەی شتی زیادی تێدا بێ یان شتی کەم و کەمتر خەمێکی تێدا بیت لا یعنی ئەو شتەی کەوا مختصرە مفیدە ئەوە لۆ باز دەکەیت شتێکن لۆ باز ناکەی شتێکی ئەو تۆ ئەگەر لە ناو ڕووداوەکەش بی بەڵام بێ ئیستیفادە بیتن وە شتێک نابڕی لەو بەسەر هاتوو چیرۆکانە کە جێگای دەرس و عیبرەت بی باسی لێوە دەکەیت هەندێک شتەیە کە زۆر ئیستیفادەی نییە باسی ناکەیت وەکو ناوهێنانی کەسەکان ژمارەی کەسەکان مەگەر پێویست بی خوای گەورە ئەو شتانی عەبر کردووە لۆیە قسەی قورئان ئەحسن القەصەسە دوایە باز دەکەین تەبعاً لە ئینجا تایبەتمەندیەکانی قورئانی قسەکانی قورئانی پیرۆز تایبەتمەندی ئەو تایبەتمەندیانەی هەیە لۆیە ئەحسن القەصەسە لۆیە بەڕێزان چیرۆک و بەسەرهاتەکانی قورئانی پیرۆز زانایان مێژوونووسان مفەسیرەکانی قورئان ئەو کەسانی کە وتاربێژن لە بۆ دەعوە و بانگەوازی زۆر گرنگی پێدراوە لۆیە زانایان قسەی زۆر جوانیان هەیە لە دەربارەی قسە دەڵێن القصة جند من جنود الله قسە و چیرۆک و بەسەرهات وەکو سەربازێکی وونی خوای گەورەیە خوای گەورە دەیخاتە دەینێری لۆسە دڵەکان ئەو دڵە مردووانە پێزیندی دەکاتەوە دڵە بێ ئاگاکان دەبوژێنێتەوە چیرۆک کاریگەریەکی زۆری هەیە بۆیە خوای گەورە گەنجیەکی زۆری پێداوە وەزانایان چەندین کتێبی تایبەتیان نووسیوە لە دەربارە تایبەت بە چیرۆک و بەسەرهاتەکانی قورئانی پیرۆز واروەها باسی شێوازی ئەو چیرۆکانی قورئانی پیرۆزیان کردووە کە بە چ شێوازێک قورئانی پیرۆز چیرۆکەکانی باس کردووە چیرۆکەکانی قورئانی پیرۆز دەبێتە سێ جۆری سەرەکی جۆری یەکەم لاپەڕە ١٨ قەسەس الئەنبیا بەسەرهات و چیرۆکی پێغەمبەرانی پێشوو کەوا چی لە خۆ گرتووە دعوتهم تضمن دعوتهم بانگەوازیەکانیان وەکو خوای گەورە چیرۆکی نوح پێغەمبەر سوورەتێکی کامل بازەکە شێوازی نوح پێغەمبەر لەگە قەومەکەی خوای گەورە لە سوورەتی ئیبراهیم لە سوورەتی مەریەم باسی شێوازی دعوەی ئیبراهیم پێغەمبەر دەکا لەگەر باوچی لەگەر قەومەکەی و هەروەها خوای گەورە باسی چیرۆکی ئیبراهیم پێغەمبەر دەکا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگە نەمرود لە سوورەتی بەقەرە هەموو ئەوانە خوای گەورە بە شێوازی جیاجیا باسی دعوەی ئەو پێغەمبەرانی کردووە لەگەڵ قەومەکانیان یەکیشتر لەو شتانی لە چیرۆکی پێغەمبەران باس کراوە المعجزات التي أيدهم الله خوای گەورە باسی ئەو چیرۆک ئەو معجزانە دەکا معجزە واتە ئەو شتەی کەوا دەست وەستێنەر بووە یعنی خەڵکی وا لێ کردیەکەوا توانا بڕ بووە یعنی توانای ئینسانی بڕیوە لەوەی کە خەڵکێک بتانی هاوشێوەی بینی باسی معجزەکانی ئەو پێغەمبەرانە دەکا وەکو معجزەی ساڵح پێغەمبەر کە وشترێکە لە بەر دێتە دەرێ وەکو معجزەی عیسا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کەوە بە ئەمر و فەرمانی خوا مردووی زیندی دەکردەوە چارەسەری نەخۆشی دەکرد بەڵەکی چا دەکردەوە شوێری چا دەکردەوە نابینای زگماچی و هەروەها خوای گەورە لە چیرۆک و بەسەراتی پێغەمبەران باسی عاقبەت و دوا ڕۆژ و داهاتووی
ئەو پێغەمبەران و شوێن کەوتوانیان دەکا بەچی گەیشت و ئەوانەی لە دژیان وەستان خوای گەورە چۆن سەر و نخونی کرد و خوای گەورە لە ناوی بردن. بەشی جۆری دووەم لە چیرۆکەکانی قورئان قەسەس قورئانی يتعلق بحوادث غابرة. هەندێک چیرۆکی قورئان بەسەرهات لە قورئاندا خوای گەورە باسی کردووە ئەو چیرۆکانە تایبەتە بە هەندێک ڕووداوی قەومەکانی پێشوو و ئەشخاصی من ئەصحاب الأنبیاء باسی هەندێک لەو کەسانە بووە ئەو کەسانەی کەوا لەگەڵ پێغەمبەران ژیاون. مەسەڵەن لۆ نمونە خوای گەورە لەگەڵ پێغەمبەران باسی خێزانەکانی کردوونە، باسی هەندێک ئافرەتی کردووە. لەگەڵ چیرۆکی موسا پێغەمبەر باسی دایکی موسا دەکات، باسی خێزانەکەی دەکات، باسی ژنێنانی موسا پێغەمبەر دەکات کاتێ لە مەدیەن کە لەگە شوعیب کچێکی خۆی دەداتێ، کاتێک کە باسی ئیسا پێغەمبەر دەکات، باسی خاتو مەریەم دەکات، ئەوانە پێغەمبەر نین. لەگەڵ موسا پێغەمبەر باسی ئەو پیاوە دەکات کەوا وقال رجل مؤمن من يكتم إيمانه کەسێکە خاوەن مووقیفە خوای گەورە باسی ئەو ڕوودا و بەسەراتانە دەکات. هەندێک جار لە چیرۆک و بەسەراتەکان باسی هەندێک ئاژەڵی تێدا، هەندێک باڵندەی تێدا، وەکو هودهود ڕۆڵی هودهود خوای گەورە باز دەکات. نەمل کە خوای گەورە سوورەتێکی قورئانی بە ناوی نەمل کردیە کە باسی ئەو نەملە دەکات مووقیفی کوو بووە بەرامبەر بە سوپایەکەی سولەیمان پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام. جۆری سێم لە چیرۆکەکانی قورئان قەسەس يتعلق بالحوادث التي وقعت في زمن رسول الله صلى الله عليه وسلم. وجۆرێک تر لە جۆرەکانی قسە و چیرۆک و بەسەرهاتی قورئانی پیرۆز ئەو چیرۆک و بەسەرهاتانەی کەوا لە سەردەمی پێغەمبەری ئێمە صلى الله عليه وسلم کە تایبەتە بە ژیاننامەی پێغەمبەر باس کراوە. وەکو خوای گەورە باسی غەزای بەدر دەکات لە سوورەتی ئەنفال، خوای گەورە باسی جەنگی ئوحود دەکات لە سوورەتی ئالی عیمران، خوای گەورە باسی جەنگی ئەحزاب دەکات لە سوورەتی ئەلئەحزاب. ئەوە بەشێکە باسی حادثەی ئیفک دەکات کە تایبەتە بە بوختانێک بە دایکمان خاتو عائیشە کرا لە سوورەتی ئەننوور. خوای گەورە لە کۆمەڵ ئاەتێکی یەک لەسەر یەک کەوا ئەو تۆمەتە ڕەت دەکاتەوە و پاچێتی دایکمان خاتو عائیشە دووپات دەکاتەوە. بابەتێشتر خەصائص القصة في القورآن، تایبەتبەندیەکانی چیرۆکەکانی قورئانی پیرۆز. وەکو باسمان کرد گوتمان خوای گەورە دەفەرمێ قسەی قورئان وەصف دەکات بە ئەحسن القەسەس، واتە باشترین و چاکترین قسە لۆ لەبەر ئەو خاڵانەی کە ئێستا ئەمە یەک بێک باسی دەکەین. خاڵی یەکەم لەبەر ئەوەی قسەی قورئانی پیرۆز ربانية مصدر القصة القرآنية، أو خاڵە مهمە قەتی لێ بدە ئاگال لێبی واتە چیرۆکەکانی قورئان بەسەراتەکانی قورئان سەرچاوەکەی لەلایەنی خوای گەورەوەیە سبحانه وتعالى. ربانية خوایەک عالم الغیب والشهادەیە، خوایەک ئاگادارە بە هەموو شتێک، خوایەک زۆر حەکیمە، خوایەک خاوەنی کەلامی زۆر بەچێژە. ئەو باسی چڕۆک لەبە بکە دەبێت چەند تام و چێژی هەبێ، دەبێت چەند بە قووەت و بە پێز و بەهێز بێ. لۆیە خاڵی یەکەم لەو خاڵانە ئەوەیە کە ئەو چیرۆکانە سەرچاوەکەی لە خواوەیە، بۆیە ڕاست و دروستترین شتە و بە پێسترین و بە تامترین شتە و بەلاغە و فەساحەتێکی زۆر زۆری تێدایە. لۆیە خوای گەورە دەفەرمێ بیما ئەوحەینە ئیلەیکە هذا القورئان، ئەی پێغەمبەری خوا ئێمە کە باسی قسەی یوسف پێغەمبەر لۆ دەکەین وەکو وەحیەک لەو قورئانە لۆ دەجێڕینەوە، نەک وەکو قەومەکانی پێشی سەرگۆزە شتەی خۆیان لە خۆیان بە کەیفی خۆیان شتی زیاد و کەم بکەن. یان خوای گەورە دەفەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. تایبەتمەندی دووە لە چیرۆکەکانی قورئانی پیرۆز مطابقة الواقع وأنها حقيقة لا خيال. واتە ئەو چیرۆکانی خوای گەورە باز دەکات یەکانگیرە هاوتایە ڕێکە لەگەر واقعی ژیانی ئینسان. خوای گەورە هەندێک شتێک باز ناکە لە بۆ مرۆڤ کە تەقەبولی عەقلی بەشەری نەیکا، نە، لۆیە هەموو شتەکان حەقیقی و
لەگە ژیانی ئینسان لۆ خودی خۆت زاروەیە ئینسان زۆر دووبارە دەبتەوە شتی خەیالی نین ئان خوای گەورە دەفەرمێ ئین هذا لهو القصص الحق ئەو چیرۆکان شتی ڕاستەقینەن لۆ نمونە ئەگە تەمەشای قسەی یوسف پێغەمبەر بکەیت طبعا قسەیەکە یوسف پێغەمبەر خەونێک دەبینی کاتێک کە باوکی دەڵێ ڕۆڵە گیان ئەو خەومە جێڕەوە لەبەرەوەی نەکو برایەکان حەسادەتت پێ بن بەڵام ئەو لەبیر دەکات دەجێڕتەوە خەوەکەی لۆ برایەکانی تووشی ئەو هەموو کارە ساتە دەبین چەند جار ئینسان لە ژیانی ڕۆژانەی خۆمان ئینسان بەهۆی حەسادەت بردننی کەسانی نزیکی خۆیەوە تووشی تەنگ و تەڵەم و ناخۆشی بووە کەواتەوە ڕووداوەکە لە بۆ هەموو باوچێک کە نەسیحەت و ئامۆژگاری کوڕەکەی بکە ئینجا هەموو چیرۆکانی قورآن بەو شێوەیە وەکو خوای گەورە دەفەرمێ ما كان حديثا يفترى ئەو چیرۆکانی لۆ ئێوە دەجێڕینەوە سەرگۆزەشتە و بەسەرهات و قسەیەک نییە هەڵبەستراو بێ و ڕاز نەبێتن خاڵی سێم لە تایبەتمەندیەکانی چیرۆکی قورآنی پیرۆز اختیار ما فيه العظة والاعتبار خوای گەورە ئەو بابەتانە باز دەکە لە ناو چیرۆکەکان ئەو شتانە باز دەکا کە جێی پند و وانەیە خوای گەورە هەندێک شت باز ناکە کەوا بێ سوود و بێ ئیستیفادەیە مەسەڵەن لۆ نمونە لە چیرۆکی ئەصحاب الكهف خوای گەورە دەفەرمێ خەڵکێک دەرێ ژمارەیان سێ هەندێک دەرێن چارە هەندێک دەرێن پێنجە هەندێک دەرێن شەشە سەیەکەیان دوود لە ڕووی جەنابتان شەشەمینە هەفتە هەندێک دەرێن هەشتەمینیان بەو شێوەیە کە باز دەکا خوای گەورە وەکو ئەوەی باز بکە ژمارەکە گرنگ نییە بەڵام قەومەکانی پێشی و باسی ئەو بابەتیان کردیە ژمارەکە چەندە چەند نییە هیچ میم نییە خوای گەورە لە زۆربەی زۆری قسەکان باسی ناوی شوێنەکە ناکە چکە گرنگ نییە ئاصل یعنی ئەوەی کە گرنگە پند و عیبرەتە لە ڕووداوەکان ئەگەر پێویست بوو بی خوای گەورە باسی شوێنەکەشی کردیە ناوی کەسەکانیشی هێناوە چارەمین لەو تایبەتمەندیانەی چیرۆکەکانی قورآنی پیرۆز ئەلئیعجاز چیرۆکەکانی قورآنی پیرۆز ئەو پەڕی توانە بڕی مرۆڤی تێدایە هیچ کەسێک لەوەتی قورآن دابزی واتە ڕۆژی قیامەت ناتوانانی بە شێوەی قورآنی پیرۆز وەکو قورآنی پیرۆز ئەو چیرۆکان دابڕشتەوە هەرگیز مەحاڵە ئینسان ناتوانیتن وەکو قورآنی پیرۆز چونکە قورآنی پیرۆز معجیزەیە معنە چێ معجیزەیە واتە بە شێوازێک ئەو قسانە دابڕدا ڕێژراوە بزانە یەکەمین شت بە کورت و پوخترین دەستەواژە و وشە ئەوە یەک وشەی زۆر کاریگەر ئەوە دوو سێمی شت زۆر بە کورت و پوختی وەچی سێمی شت ئەوەی کە زۆر تەرکیزکردن لەسەر یعنی وەکو دەرێ خاڵدانن لەسەر پیتەکان خوای گەورە ئەوەی کە میهمە ئەو بابەتەی باز کردووە شتی زیادی باز نەکردووە ئەو زۆر میهمە لە قسەی قورآن لۆی ئەگە سەیر بکەیت لە قسەی یوسف پێغەمبەر چەند ساڵ ژیایە یعنی ئەگە لەو فەرزدا 50 ساڵ ژیابی 70 ساڵ وەرە ژیان نامەی کەسێک بینە ئەو کەسە پێغەمبەرە بە جۆرە هەن ناخۆشی و دەردەسەری دیتە خوای گەورە لە 11 پەڕێک لە 111 ئاەت خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی سەر تاپای چیرۆک و بەسەراتەکە دەکات لە ئەو پەڕی دەرس و عیبرەتەوەش ئەوە بەڕاستی تەنها لە ذاتی پیرۆزی ئەڵڵا دەوەشێتەوە هیچ کەسێک ناتوانی بینی لۆیە معجیزە گەورەترین معجیزە لە چیرۆکەکانی قورآنی پیرۆزدا هەیە خاڵی پێنجەم التەکرار خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو چیرۆکانی کە پێویست بی لە چەندین شوێنی قورآن خوای گەورە دووبارەی کردەوە وەکو چیرۆکی خەڵقی ئادەم لە سوورەتی بەقەرە خوای گەورە باسی کردیە لە سوورەتی کەهف باس کرایە لە سوورەتی ئاعراف جاریشتر خوای گەورە باسی کردیە لە سوورەتی ساد دیسان باس کراوە لە چەندین سوورەتی کە خوای گەورە ئەو بابەتی دووبارە کردەوە دیارە جێگاکە پێویست بووە زۆر گرنگە لە هەر شوێنێک بە تام و چێژی تایبەت بەخۆیەتی یان قسەی موسا پێغەمبەر لە زۆرترین چیرۆکی موسا پێغەمبەرەکەوە خوای گەورە زۆر بابەتەکانی باس کردبیتن و هەروەها چیرۆکی نوح پێغەمبەر هود و زۆربەی زۆری چیرۆکان لۆ لەبەر ئەوەی هەر شوێنێک بە تام و چێژ و تایبەت پەیوەندی خۆی باس کراوە فەوائد القصة القورآنیە سوودەکانی سوود و قازاندەکانی
قسەکانی قورآانی پیرۆز. طبعا چەندین سوود و قازاندی بەس بە کورت و پوختیە و چەند خاڵە بازەکە یەکەم ئێضاح و ئوسوسی الدعوة إلى الله لەو چیرۆک و بەسەرهاتانە خوای گەورە چیمان لۆ ڕۆن دەکاتەوە شێوازی بنەماکانی داوە بانگەوازی لە بۆ خوای گەورە بنەماکانی داوە لە هەر چیرۆکەک خوای گەورە شێوازی بنەمای داوەمان لۆ دیاری دەکات. لە قسەی یوسف باسی چەند بنەمایەک، لە قسەی موسا پێغەمبەر چەند بنەمایەک، لە ئیبراهیم پێغەمبەر چەند بنەمایەک، لە ئیبراهیم پێغەمبەر بنەمای بەس داوە و بانگەوازی کوڕ لە بۆ باوک کەسی بچووک لە بۆ سەرەوەی خۆی. ئەو جارە لە چیرۆکی بەسەرهاتی نوح پێغەمبەر نەسیحەت و ئامۆژگاری باوچێک لە بۆ جگەر کۆشەکەی خۆی ئەومان لۆ بەدەست دەکەویتن. ئەو جا پیاو لە بۆژن پیاو لە بۆ مووقیفی ئەو ئافرەتە لەگە پیاوەکەی خۆی بزانە وەکو ئاسیا لەگەر فرعونی مێردی کەسێکی زاڵم بووە. ئەو بنەمایانە خوای گەورە لۆمان باز دەکات وەکو خوای گەورە فەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. ئەو بنەمای داوە لە بۆ یەکتاپەرستی خوامان لە بۆ تاکید دەکاتەوە. خاڵی دووەم لە سوود و قازانجەکانی چیرۆکی قورئان تەثبیت و قەلبی النەبی صلى الله عليه وسلم جێگیرکردن و دامەزراوکردنی دڵی پێغەمبەر بووە صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا زۆر ئەشکەنجە و ئازار دەدرا، هەر جارێ بە شێوازێک، هەر جارێ بە جۆرێک، بە ئەنواع و ئەشکال جۆرا و جۆر پێغەمبەری خوا ئەشکەنجە و ئازار دەدرا. لەلایەنی مادی و معنەوی خوای گەورە ناوە باسی چیرۆکێکی لۆ پێغەمبەری خوا باز دەکرد، سوورەتێکی دادەبەزان لۆ ئەوەی کەوا دڵی پێغەمبەری خوا جێگیر بی وەکو دەفەرمێ وكلا نقص عليك من أنباء الرسل. هەموو ئەو چیرۆک و بەسەرهاتانی پێغەمبەران لۆ باز دەکەین ما نثبت به فؤادك بۆ ئەوەیە کەوا دڵی تۆ پێ جێگیر بکەیت وجاءك في هذه الحق. چیرۆک و بەسەرهات و ئاەتی قورئانی ڕاست و دروستن لە بۆ دادەبەزێنین لۆ ئەوەی ومەوعظة و پند و ئامۆژگاری وذکرى للمؤمنین و یادەوەریبی لە بۆ ئیمانداران. لە ساڵی دەی پێغەمبەرەتی نەک کۆچی پێغەمبەرەتی کە پێغەمبەری خوا لە مەککەی بوو ئەو سێ ساڵە ساڵی دا 11-12 سەختترین ساڵەکانی سەردەمی پێغەمبەری خوا بووە. لۆیە لەو چەند ساڵە خوای گەورە چەند سوورەتێکی یەک لە دوای یەک لۆ پێغەمبەری خوا دادەبەزێنی. لەوانە سوورەتی هود، سوورەتی یونس، سوورەتی یوسف، سوورەتی کەهف، سوورەتی ئیسرا. ئەو سوورەتان هەمووی لەو ماوە دابەزی بزانە کە هەمووی باسی پێغەمبەرانە دڵدانەوەیە لۆ پێغەمبەری خوا بزانە. سێم تەأکید و صدق الأنبیاء السابقین داکۆچیکردن و تەأکیدکردنەوەیە لەوەی کە ئەو پێغەمبەرانی پێش و کەسانی ڕاست و دروست بوونە و خوای گەورە پشتیوانی لێکردوونە و هەروەها هەمیشە و هەتایی ناوی ئەو پێغەمبەرانە دەبی لەسەر زار بێ ئەوانە کەسانێکن شایستەی ئەوان کە ئێمە اقتدایان پێ بکەیت. خوای گەورە دەفەرمێ أولئك الذين آتيناهم الكتاب والحكم والنبوة ئەوانە کەسانێک وە پێشەنگ بوونا فبهداه مقتدی ئەی پێغەمبەری خوا و ئەی ئومەتی پێغەمبەری خوا شوێنی ئەو پێغەمبەرانە بکەن ئەوانە بکەنە قودوەی خۆتان. خاڵی چارەم إظهار صدق النبي محمد صلى الله عليه وسلم في دعوته. باسکردنی ئەو چیرۆک و بەسەرهاتانە بەڵگەیە لەسەر ڕاستیەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. جوولەکان هاتن وتیان بڕۆن ئەی خەڵکی مەککە قوڕیش ئەی مشریکان بڕۆن سێ پرسیان لە محەممەدی بکەن ئەگەر ڕاستی گوت وەڵامی دانە و بزانە ئەو پێغەمبەری خوایە. یەک لاونە پرسیاری لێ بکەن ئەو کۆمەڵە گەنجەی کەوا چوونە دەر لە سەردەمەکانی پێشوو بزانە عەلیمی پێ هەیە پرسیاری ڕوحی لێ بکەن و پرسیاری پیاوەکی لێ بکەن کە پیاوەکی ساڵح بووە حاکمەکی عەدل بووە بزانن ئەگەر عیلمی پێ بدیارە و پێغەمبەری خوایە. پێغەمبەری خوا فەرمی بەیانی وەڵامتان دەمەوە بەڵام خوای گەورە تاخیری کرد دوای ماوەیەک کە مانگەی پێت و ئینجا خوای گەورە سوورەتی کەهفی دابەزان وەڵامی پرسیاری مشریکەکان و جوولەکەکانی دایەوە. خاڵی پێنجەم لە تایبەتمەندی لە سوود و قازانجەکانی چیرۆکەکانی قورئانی پیرۆز مقارعة أهل الكتاب بالحجة
فيما كتموه من البينات والهدى. واتا دم كتكردنەوەی ئەهلی کتاب بوو جوولەکە و نەسڕانیەکان کەوا ئەوان شتی درۆ و دەلەسە و شتی زیادیان دەقسەنا ئەو بەسەراتانە، بەڵام پێغەمبەری خوا بەڕاست و دروستی بە وەحی خوای گەورە سبحانه وتعالى ئەو بەسەرهاتانەی لە بۆ خەڵکەکە دەجێڕایەوە درۆی وانی پوچەڵ دەکەی. شەشەم و لە سوود و قازانجەکان التهديد والوعيد للكفار، ئەو چیرۆکانە هەڕەشەیەکی زۆر توندی تێدا بوو لۆ بێباوەڕان، والعظة والاعتبار للمؤمنين ومای پند و ئامۆژگاری و دڵخۆشی بوو لۆ ئیمانداران بە سەرکەوتنی باتنی سەرکەوتن لە بۆ ئیمانداران و لە ناوچوون لە بۆ خەڵکانی خراپ. سوود و قازانجی حەفتە القصص ضرب من ضروب الأدب، چیرۆکەکانی قورآن بەشێکە لە بەشەکانی وێژە ئەدەب زمانزانی. يصغي إليه السمع، عادة إنسان زود تامزلويا جي لتسيروك بي، وترسخ عبره في النفس، إنسان ضلي بيخوش دبيتا بيستني تيروك بسر هاتي بيشو خوي، وتثبت معانيه وتدرك مراميه، إنسان لمعناه كي بآسان تلشتك دقا أجا تيروك جي لبو بيتوا. خالي تارم تكرار القصة في القرآن وفوائده، واتا بۆچی خوای گەورە چیرۆکانی لە قورئانی پیرۆ دووبارە کردەوە و سوود و قازانجی ئەو دووبارەکردنەوە چییە؟ یەکەم بەیان بەلاغة القورآن في أعلى مراتبها، کاتێک کە خوای گەورە هەر چیرۆکێک لە شوێنێک باز دەکە و دووبارە دەبتەوە لەو چیرۆکانە، ئەوە نیشانەی بەلاغەتی قورئانی پیرۆزە. چۆن لە شوێنێک لە یەک ئاەت باسی کردیا، لە شوێنێک ڕەنگە سوورەتێکی کاملی بەناو کرد وەکو سوورەتی نوح، لە هەندێک شوێن بە چەند ئاەتێکی کەم باز نفسی چیرۆکیشە، کەواتە بە کورت و پوختی بە درێژی درێژ بە درێژترین شێوەی و بە شێوەیەکی مام ناوەن. ئەوە بەلاغەتی قورئانە، بتانی یەک ڕووداو وەکو ڕووداوی خەڵقی ئادەم، ڕووداوی نوح پێغەمبەر کە نزیکەی 1000 ساڵ لە ناو قەومەکەی بوو، 950 ساڵ بەس داوای کردیە. لە سوورەتی نوح بە 28 ئاەت بازەکە، لە سوورەتەکانی تر ناوە ناو بە کوتی باز دەکا و لە هەندێک شوێنیش بس ئاماژەی پێکردیە. خاڵی دوم ئیظهار قووەتی الإعجاز، لۆمان بە دەردەکەوی ئەو قورئانە معجزەیە. بۆ چۆن؟ لەبەرەوەی ئەو چیرۆکە لە چەندین شوێن دووبارە دەبتەوە، هەمووی یەک مەرام و یەک مەبەست و یەک شێوازە، بەبێ ئەوەی شوێنێک پێچەوانی شوێنێککە بیتن. خاڵی سێم أن المعاني التي اشتملت عليها القصة الواحدة من القصارى متفرقة في مواضع التكرير. خواهي قول سبحانه وتعالى أو تشيروكي كباز كرديا لتنشوين كدوباري كرتوا، بلان هموي بين يكن يكتر، هموي بين يكن يكتر يك بابة الدداتي، بلان بشيوازي زياديا با دستواجه شيء زياديا كتامو تشيجي خويها. خالي تسارم أنه إذا كرر القصة زاد فيها شيئا لم يذكره في المرة الأولى. هلا شوينك بكوتي باسكة لشوينك درجي بيداوة. خالي بينزم الاهتمام بشأن القصة لتمكين عبرها في النفس، لو يدوبارة بويتوتك أو بابة زور جرنجا حتى مسلمانانيش حتى خلتش بهندو بجرنجي وربجرن. خالي ششم اختلاف الغاية التي تساق من أجلها القصة، أو ما بستيك أو قصي لبو باس كراوا ما بستكي جياوازا لديك ما تثبيت كردني يعني داكوشي كندوي لعظمته قوري وخالقية إخوة كباسي خلقي آدم دكا لشوينك باسي رولي ملائكة اللو دكا لشوينك باسي باوك آدم اللو دكا كوات تكرارك راست تكرار يك بابتا بلام لهر شوينك بوم بستي زياي خويتي. خالي بينتم أثر القصص القرآني في التربية، كاريجري قصي قرآني بيروس لا برورد كردني خلق. طبعا قصة وقت الدرس عبرات هر كسك بشوازي شي تايبت لو خوي سودو قازاندي لي دبينيتن لو قصة للا برصتو بيستوياك أو بابا تزور جرينجا دفرمي تتنوع عوامل التأثير في القصة القرآنية بين التأثير النفسي أو كاري جري سود وقازان القصة
التأثير النفسي كاري قل دلو دروني إنسان دكا، والإقناع العقلي واتا قناعت بهناني كسي برامبر بشيوازي تيروك زور كاري قرتنا لوي كاتو بي نظريات وشتي خود بسلميني لويا قصة كنت برترين رقايا لو قناعت بهناني كسي برامبر أو خالي دوا خالي سيم والإبداع الفني داهناني شي هنرية كاتو بشيوازي شي هنرسازي دي قصة لقر أو كسي برامبر دكا وخالي سيم فهو يخاطف العاطفة عن طريق الشعور أو خالد سواربا قصة قفتو قو كردنا لقر عاطفة هستو نستي إنسان شعوري أو إنسان دورجيني خالي بينزم ويقنع العقل عن طريق الحس قناعت بعقل إنسان ديني بلام للريقاي حس سوا ها قصيك بازدكي كسك مكومرة كسكي تيدايا يعني بينين حركات داست مثلا او بابتان هموي تأصيل لعقل انسان دكا او انسان الزور عقلي دورو جندرين خالي ششام ويجلب الاسماع والقلوب بالتعبير الفني البديع وادك جويتك كان زربا سوشي اشتكى بابتك وربقنا وتأصيل لضلي انسان دكاتن بوشي وازا جواني كوا دار رجراوا أهم المؤلفات طبعا أو كتاباني كنسرا وهند كتابة تايبتها با تايبت بتي روشي بيغمبران هند كتابة بقصص القرآن هم قصة كان القرآن لخو قرتوا عندك زاري شوية يكتب باسي تروش يك بيغمبر دكا طبعا لو كتابانا قصص الأنبياء ابن كثير الدمشقي كيشي كل كتابه هل تساكا كان سيكولوجية القصة في القرآن التهامي نفرة قصص القرآن دكتور فضل حسن عباس قصص القرآن الكريم وسيرة سيد المرسلين دكتور محمد منير الجنباس أوتسن كتاباش كتابي تايبتن طبعا كتابي كقلق زورنا بلام أوتسن كتابي تايبتن سبارد با قصة قرآني بيروز وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.